چەندین شەو تا درەنگانی شەو تیمی ئێمە لەسەردەمی ئامادەکردنی و موچەیە. دوای ئەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بە فەرمی لەلایەن حکوومەتەوە وەکو قەرز ناسێنرا، بە تێڕوانینی یاساناسان ئەم دامپیانانە نوێی وەزارەتی دارایی بۆتە پاڵپشتیەکی یاسایی بەهێز لە دەستی فەرمانبەردا کە لەمە دوا دەتوانن لە بری چاوەڕوانی بێپاسا و بۆ وەرگرتنەوەی شایستە داراییەکانیان پەنا بۆ دادگاکان بەرن. بابەتی پاشەکۆتی موچەی فەرمانبەران ئەکرێ لە ڕێدادگاوە چارەسەر بکرێت، ئەویش بۆ جۆرەی کە هەر فەرمانبەرێکی بەڕێزکە موچەی لای حکوومەتە داوایەک لە دادگای بەرایی تۆمار بکە لەسەر حکوومەت و وەزارەتی دارایی، و ئەکرێ ئەو وەزارەتیش کە خۆی فەرمانبەرەتیەوە داوای پابندکردنی ئەم لایەنانە بکات بە گێڕانەوەی ئەو مەبلەغی کە خۆی هەژماری بکات، بڵێ من موچەکانی من ئەوەندەیە و داواکارم دادگای ئیلزامیان بکات بە گێڕانەوەی پارەکەم. و لەبەر ئەوەی خاوەن قەرز هەیە، قەرزدار وجودی هەیە و قەرزیش وجودی هەیە و ئینکاریش ناکە حکوومەتەوە وەکو بەڕێ سەڵی حکوومەت خۆی دانی بۆیانەوە کە ئەمە قەرزێکە و لەسەر خۆیەتی. لەبەرەوە ئەکرێ لە ڕێی دادگاوە هەر مۆزەفێک داوای قەرزەکەی خۆی بکاتەوە و دواتر وەزارەتی دارایی پابند بکرێت بە سەرفکردنی کۆی ئەو قەرزەکەڵەکە بوانەی هەر فەرمانبەرێک لای حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە لە ڕێی دادگا و لە ڕێگەی بڕیاری قەزایی بۆ گێڕانەوەی قەرزەکە. بابەتی کەش ئەوەی مەقاسە کە باسەکرێ، مەقاسە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەربکات و میکانیزمی مەقاسەکە ڕوون بکاتەوە، بە تایبەت لە پارەی ئاو کارەبا کە باسەکرێ پێویستە ڕێنمایەکی بۆ دەربچی یاخود بڕیارێکی بۆ دەربچی. و ئەگەریش حکوومەت نەیکە، ئەگەر پەرلەمان کەوتەکار ئەکرێ پەرلەمانتاران فشار بکەن و لە ڕێگەی یاسایەکەوە یان یاسایەکی بۆ دەربچەوەی مەقاسەکە بکرێ. بەڵام مەقاسەکە و وەرگرتنەوەی پارەکە دوو بابەتی جیاوازن، میکانیزمەکەیان جیاوازن. وەرگرتنەوەی پارەکە و قەرزۆکەوەی کە باسم کرد لە ڕێگەی داواوەکرێ لە مەحاکمی بیدعا هەر فەرمانبەرێک لە شوێنی کاری خۆی لەو دادگا بەرایە تۆماری بکە کە کەوتە شوێنی کاری خۆیەوە. ئەم بڕیارە دەواازەیەکی واڵای یاساییە، چونکە پێشتر دەسەڵات لێ پرسراوەتیەکەی دەخستە ئەستۆی بەغداد، بەڵام ئێستا قەرزەکە جێگیر بووە. چالاکان دەڵێن ئێستا کاتی ئەوەیە موچەخۆر بە یاسا داوای مافەکانی بکاتەوە، یان حکوومەت پارەکان بگەڕێنێتەوە یان بەشێکی بخرێتە بری قەرزی کارەبا و ئاو باج و ڕسوماتی دیکە. هەل لە سەردەمی ئەو کابینە 11 موچەی بە تەواوی نەدراوە، دوو موچە لە 1970 موچەیەکیش لە ساڵی 2020 و 2021 کە بە لێبڕینی لە 9 موچەی لە 121 و موچێکیش لە 180 بۆ خۆی و 15 موچەی تەواوەکە. واتە لێرەیە جاری هەر ئەلەو شوێنەیە 5 موچە و لە 170 موچەیەکە یانەوەی هینی کەن وەکو چۆنەڵی حەپەلوشی کەن و ینی خەڵک بخەڵەتێنن. لە ڕاستیە حکوومەت بەداخەوە ئەو دەسەڵاتی کە هەرێمی کوردستانە بەبڕێەوە دەسەڵاتێکی ناڕاستگۆیە، دەسەڵاتێکە کە لە بەرژەوەندی خەڵک نێت تەنها لە بەرژەوەندی حیزبە گەورەکان و دزە گەورەکانە بەداخەوە. لە نوێترین دامپیانانیاندا وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو ڕایگەیان کە لە نێوان ساڵانی 2020 تا کۆتایی دەی 2025 موچەی بە پاشەکەوت و 11 موچەشی بە لێبڕین دابەش کردووە و پاشەکەوتەکەشی وەک قەرز دیاری کرد. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.